و 27 ئەم مانگا هەر فەرمانبەر و موچەخۆرێک لە سنووری پارێزگای هەولێر نەچێتە نێو پرۆژەی هەژماری من موچەکەی ڕادەگیرێت. موچەخۆران دەڵێن ئەمە نیشانەی نەبوونی متمانەیە لە نێوانی حکوومەت و هاوڵاتی. باوەزیری دارایی ئامادە بێتن بە نووسراوێک بکە یان فشارێک بکە لەسەر بەغدا یان خۆی موچە دابین بکە کە خۆیان ڕاستەوخۆ بەرپرسن لە دابینکردنی موچە فەرمانبەران. فەرموو بەغدا 2 هەفتە نەینارد ئەم مانگەی تێپەڕی وەزیری دارایی هەڵوێستی چ بوو؟ توانی موچە دابین بکاتن. ئەمە بەڕاستی ئەمە هەڕەشە گوڕەشانە زۆر شتی نابەجێنە. ئەگەر وەزیری دارایی نووسراوی کردو هەڕەشەی ئەوەی کردووە کە هەژماری من پڕ نەکەنەوە موچەیان دەبڕین. لە چەند ڕۆژی ڕابردوودا تەیف سامی وەزیری دارایی عێراق بەڕاشکایی باسی کردووە تاکیدی لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فێدرالی کردووە کە دەبێت موچە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان تەوتینی بۆ بکرێتن لە ڕێگای چیە لە ڕێگای بانکە فێدرالیەکانەوە. بۆیە هیچ هەڕەشەیەک قابلی قبولکردن نییە. بەڕاستی دەبێت حکوومەت لێرەوە متمانەیەک دروست بکاتن لە نێوان خۆی و هاوڵاتیانی. جا ئەوە هەژماری منە تەوتینە بۆیە پێویستە لەگەر بەغدایە گفتوگویەکی جدی بکەن بۆەوەی ئەو کلێن و ئەو ئیشکالیاتانی هەیە ئەو وردا لێ تێکنێگەیشتە هەیە چاچی بکەن و بگەنە گفتوگویەکی تەوا بۆی چیتر موچەخۆران تووشی ماندووبوون نەبن، تووشی هیلاکەت نەبن، تووشی ئەو چاوەڕوانیە نەبن. چاودێران دەڵێن لە بەرامبەر نەبوونی متمانە و لەسەر نەچوونە نێو پرۆژەی هەژماری من و ڕاگررتنی پێدانی موچە فەرمانبەران کارێکی نایاساییە. بەڵام ئەوە ئێستاکەی وەکو هەژماری من دەتوانم بڵێم زۆرەکە لە پرۆسەکی سەپێنراوە بەسەر خودی فەرمانبەردا و لە هەمان کاتیشدا تا سەیەکلا نەبووتەوە لە دوا ڕاگەیاندنیان لە نێوان پارتویەکێتی وتیان دەبێتە بەڕێوەبەراتیەک لە ئەنجومەنی وەزیران دەبێتە سەر بە وەزارەتی دارایی ئەوشان تا ئێستا ڕوون نییە. بۆیە بە پێی مافی فەرمانبەر و بە پێی هەموو یاسا بەرکارەکانەوە ناتوانی هیچ فەرمانگەک هیچ وەزارەتێک موچەی هیچ کەسێک ڕابگریتن لەسەرەوەی کە هەژماری منی پڕ نەکردەوە یا خود کارتی بانکی هەژماری منی نییە تاوەکو بچی موچەکەی وەربگری. ئەوە تەواو پێچەوانەی هەموو یاسا و دەستورە بەرکارەکانە. بەپێی ئەو بڕیارەی وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچوو لە کۆی 163,000 موچەخۆری پارێزگای هەولێر 4,500 فەرمانبەر و موچەخۆر موچەکانیان ڕادەگیرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.